سڵاوتان لەبێت. تاقینەوەیکی بەهێز بنکەی پۆلیسی قۆری لە شاری کەرکووک کردا مانجوو 352 برینداری لێکەوتەوە. پایامنەری نارتی لە کەرکووک ڕایگەیان تاقینەوەکە کاتژمێر 2:20 خولەکڕووی داوە و بنکەی پۆلیسی قۆری کردوتە ئامانج. پایامنێر ماوەتیشی تاقینەوەکە لە ڕێگەی ئۆتۆمبیلێکی وارەڵگیرەوە ئەنجامدراوە و زیانێکی زۆریش بەر ناوچەکە کەوتووە. لەبارەی زیانەکانی شەو پایامنێرمان ڕایگەیان بە پێی ئامارەکان تا ئێستا 356 بریندار هەیە. لەسەر سکاڵای فەرمانگەی داواکاری گشتی گەرمیان فەرمانی دەستگیرکردن بۆ قایمقامی قەزای خانەقین دەرچوو. سەرچاوەیەک لە پۆلیسی کەلار بە نارتی ڕاگەیان فەرمانی دەستگیرکردنی محەممەد مەلا حەسەن قایمقامی قەزای خانەقین گەیشتۆتە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەلار. فەرمانەکە لەسەر سکاڵایەکی فەرمانگەی داواکاری گشتی بووە لە گەرمیان. لەسەر دۆسیی کوشتنی ڕۆژنامەنووس کاوە گەرمێنی شەوی ڕابردوو مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان چوە بەردەم دادگای کەلار و بە بڕیاری دادوەر دەست بەسەر کرا. باپەی بەڕێری دادوەری دادگای کەلار شوێنی دەست بەسەرکردنی مەحموود سەنگاوی لە سنووری دادوەری کەلاردا دەبێت. ڕایشکاری یاسایی لە سەرۆکایەتی حکوومەت هەرێمی کوردستان ڕایگەیاندووە ئەمڕۆ وەفدی سەردانی بەغدا ناکاو دەژڵێت لە کۆبوونەوەکانی پێشووتر ڕێکەوتن نەکراوە تەنها گفتوگۆ بووە. دوایەوەی چەند کەناڵێکی ڕاگەندن بڵاویان کردەوە کە ئەمڕۆ وەفدی سەردانی بەغدا دەکات لای خۆی ئامان ڕەحیم ڕایشکاری یاسایی لە سەرۆکایەتی حکوومەت هەرێم ئاشکرای کرد ئەمڕۆ وەفدی سەردانی بەغدا ناکاو ئەو سەردانە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەنجامدرێت. ڕۆژنامەیەکی نزیک لە پارتی ئاشکرای کردووە گۆڕان ویەکێتی لە سەر پۆستە باڵەکان ڕێکەوتون و پارتیش پێشنیازی سێ جێگیری کردو بۆ سەرۆکی حکوومەت. ڕۆژنامەی باسی نزیک لە پارتی دیموکراتی کوردستان لە چاپی ئەمڕۆی لە سەر زاری چەند بەرپرسێکی باڵای لایەنەکان بڵاوی کردوێتەوە جوتەوەی گۆڕان بە جێگیری سەرۆکی حکوومەت و یەکێتی بە سەرۆکی پەرلەمان ڕازی بوو، بەڵام یەکێتی داوای کردووە سەرۆکی حکوومەت دوو جێگیری هەبێ و جێگیری دومی بۆ یەکێتی بێت. لە کۆبوونەوەی ئەمڕۆدا پەرلەمانی عێراق پرۆژە یاسای زمانە فەرمیەکان پەسەند دەکات و باپەی پرۆژە یاساکە زمانی کوردی وەک زمانێکی فەرمی لەگەڵ عەرەبیدا لە دام و دەستگاکانی عێراق بەکاردێنرێت. لەتیف مستەفا ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق لەناو کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراقەوە بە نارتی ڕاگەیان لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا گفتوگۆی پرۆژە یاسای زمانە فەرمیەکان کراوە و زۆربەی مادەکان تا ئێستا پەسەند کراوە. لە کاتێکدا سوپای عێراق پرۆسەیەکی سەربازی گەورەی لە باکوور و باشووری ڕۆمادی دەست پێ کردووە، سەرۆکوەزیرانی عێراق داوای لە عەشیرەتەکانی فەلوجە کردووە چەکدارەکانی ڕێکخراوی داعش ڕادەستی سوپا بکەن ئەگەرنا ئەوە ڕوبەڕووی هێرش دەبنەوە. وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیان ئەمریکا پەیوەندی پتەوی لەگەڵ عێراقدا هەیە و یارمەتی تەواوی عێراق دەدا بۆ لەناوبردنی ڕێکخراوی قاعیدە لە عێراقدا. ئاژانسی هێواڵی ئەنادۆڵ بڵاوی کردوێتەوە جێی گارنی وتەبێژی کۆشکی سپی لە کۆنفرانسی ڕۆژنامەوانیدا لەبارەی توندوتیژەکانی ئەم دوای عێراقەوە ڕایگەیاندووە. ئەمریکا لەگەڵ سەرکردەکانی عێراق تاوتوی چۆنەتی درێژەدان بە پەیوەندەکانیان و بەرەنگاربوونەوەی ڕێکخراوی قاعیدە دەکەن. کورتێک لە هەواڵەکان پێشکەشکرا ئاسوودە بن.